بەپەلە بوو دەنیا بۆ پاڵپشتی گەنجەکانی سۆران و سەید سادق و هەولێر و دهۆک بڵێن بە تەنیا نەبن ئێمە دڵنیاتان دەکەینەوە ئەو چالاکی ئێمە ئێستا دەکەسین بەڕاستی بەو شەوە بۆ پەلەپەلەیە هەروا دەکرێ بەڵام ئێمە لێرە ڕای دەگەێنین هەر بەرپرسێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ بەرپرسە باڵاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوانی کە دەستیان هەیە لە تاوان لە ناپاچی بێنە سوید ئاگادارمان بکەنەوە بە تایبەتی ئەگە بچنە لای ناوەندە سیاسیەکان لەوێندە دەست بە باسکردن لە دیموکراسی مافی مرۆڤ بکەن ئێمە ڕێگایان پێ نادەین ئەوانە بێنە لە کوردستان تاوان بکەن لە ئەوروپاش باسی دیموکراسەت و مافی مرۆڤ بکەن ئاگاداری ئێمە بکەنەوە لە فەیسبوک لە هەر شوێنێک ئێمە سوید لەو بەرپرسانە خۆش نابین دوو دەمانەوێت ئەوە بین ئەو چالاکی ئێمە مەزەڕە چالاکیی ڕەمزیە پارتی باش بزانێتن چەندە فشار بخاتە سەر خەڵک ئێمە فشارەکان و ئاسینا ڕزایەتەکانمان بەرفراوانتر دەکەین وەتونتر دەکەین دڵنیا بن دەچینە سەر بارەگاکانیان دڵنیا بن پرۆتستوی مەدەنی لە بەردەم بارەگاکانیان دەکەین دڵنیا بن کە بەرپرسەکانیان هات لە بڕی ئەو خەڵکی خۆیان کە بە گوڵ پێشوازیان لێ دەکەن ئێمە بە وێنەی تیرۆر و تاوانەکانیان پێشوازیان لێ دەکەین بە سکاڵاکانمان دەستلای پۆلیسە بە سوکایەتی پێکردنیان کە پێیان دەڵێن ئێوە هیچ نین لە ئەوروپا تاوانبارن بۆیە بە ئەو گەنجانە دڵنیا بن ئێمە لە مافیان خۆش نابین و هەر شەقێک و هەر ئازارێکی گەنجێک دەدرێ ئێمە لێرە ئەو ناوەندە سیاسەکان ئاگادار دەکەن ئەو نامەی سۆزان خان سبەی بەڕسمی دەدەنە بەرپرسی بەشی عێراق و وێنەکانیشەوە کە چۆن خەڵک لەسەر شێرتێک دەگیرێ چۆن خەڵک لە سەوێنەیەکی ئۆزەلان دەگیرێ و هاوکات لێرە ڕای دەگەێن زۆر شەرمەزاریە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بزوتنەوەی گۆڕان بۆ ئەو هەموو حزبەی بە ناوی چەپ و ئازادی خوازەوە قسە دەکەن پرۆسەیەکی ڕەشبگیری هەیە لەسەر گەنجی دهۆک و بادینان یەک حزبی دانە ناکە بە توندی ئیدانەی ئەو هەموو ڕێکخراوە کارتۆنیە دەکەین کە باز لە ئازادی مافی مرۆڤ دەکەن بەڵام یەکەچیان لەسەر ئەو گەنجانە بە جوابنان ئەو پەڕی شەرمەزاری و ئەو پەڕی دواکەوتوی کۆمەلگای کوردی و حزب و ڕێکخراوانە بە دیار دەخاتن کە گەنج پێوەری هەموو حزب و دەوڵەتێک پێشکەوتنی داکۆچی لە مافی مرۆڤە کەتی مافی مرۆڤ لە کوردستان ئەو پەڕی سوکاتی پێدەکرێت یەک حزب نییە داکۆچی لێ بکات باشەوانە لەو بارەگاکانیان داناخەن ئەو دروشمە بەرزانە سۆسیالیزم دیموکراسی ئازادی بەرز دەکەنەوە لە کوێن کە خەڵکێک دەگیرێتن داوا دەکەین جەماوەری ئەو حیزبانە لە سەرکردەکانیان قبول نەکەن کاتێک دەبینن سەرکردەکانیان ئەندامەکانیان دەگیرە دیفاعیان لێ ناکە ئەوە بە شێوەیەک ئەندامی ئەو حیزبانن کاتێک دەگیرێن دەبردرێنە پاراستن و دەستگاکانی زانیاری دیفاعتان لێ ناکەن زۆر سوپاس